هاوڕێی هەموو مناڵان گورجوگۆڵە گورجوگۆڵ هاوڕێی هەموو مناڵان گورجوگۆڵ گورجوگۆڵ سەفەر ئەکاو ئەگەڕێ بۆ شار و بۆ شارۆچکەو بۆ لادێ بۆ سەفەری و بۆ گەڕان تونند و تۆڵە تونند و تۆڵ چێ بۆ سەفەری و بۆ گەڕان تونند و تۆڵە تونند و تۆڵ گورجوگۆڵ 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 چۆنی ئەم کاتێت باش تۆش باشی من ئەمڕۆ زۆر پەلێم هەیە چون دیارە شوێنەکەی زۆر خۆشە جەوێکی بەهاریە هەموو وڵات سەوزە ئێرە ئەزانی کوێیە خۆم پێتەڵێ ئاخر من لە پێشتوار لێرە بووم ئێرە چوارتایە دێ گوندی چوارتە قەزایە زۆر داوای لێبوردنەکەم لەگەڵ نان خواردنی نیوەڕۆیە زۆر سپاس ئەچی بۆ چوارتێ باشاوەتە ئەم ڕێگازە ئەم ڕێگا ئەو مەکتەبەکە نییە ئەو مەکتەبی سەرەتاکە کە خۆشە لێرە دووریشە دوورە باش زۆر باشە یەک دوو با بڕۆین نایە سێی بۆ چییە با بڕۆین بۆرە یاڵا با بڕۆین هاوریان لە چواتە شتێکی زۆر سێریە زەن چییە؟ منیش نازانم وەرە لەگەڵمە وەرە چۆنی؟ چاکی ئەرێ باسێکی هۆشتم بۆ بکە شتە سێرە چییە؟ دارێکی لێ چارتە تەمەنەکەی ئەگەرێتەوە بۆ 950 ساڵ بەرەو ژوور زۆر سپاس زۆر سپاس تۆ چۆنی؟ چۆنی؟ باسی شێ و دارم بوو کە ئەگەرێتەوە بۆ 950 قەبارەکەی 12 مەترە 12 مەتر و 20 سانتیمە قەباری ئەو دارەوە نەکۆنە تۆ چۆنی؟ چاکی بەخێر
دی باسی چوارتە بۆ بکەوە. مێژی چارتە لە کاتی پاشای بابانەکاندا چارتە گوندێکی گەورە بووە گوندێکی گەورە بۆ لە دوایەوە لە ڕەزابەک قەزای پێکەنا لە ستیتەکەوانێ لە ستیتەکەەوە بووە بە قەزا تۆ باسیکی هونەرمەندەکانی هینە بۆ بکە چوارتە. هونەرمەندانی چوارتە کاتی خۆی جەمال شاڕواژێری بوو عوسمان شاڕواژێری بوو ئێستاش کەما چوارتای لەم دوایە لە قەزای چوارتایە کاما عومەر و ساما عومەر و ئاراز ڕەحیم پێبوون. چۆنی؟ باشی ناو چییە؟ ئەڤی ئەڤین ئەڤین تۆ منێ ناسی؟ من ناوم چییە؟ کردوگا من گرجی گوڵم وانە؟ ئەڤین خەڵکی کوێی؟ چوارتە لە چ قوتابخانەیەکی؟ قوتابخانەی چوارتە سەربایی لە پۆلی چێنی؟ یەک تازاتی تۆ قوتابخانە وانە؟ بەڵێ قوتابخانە خۆشە؟ دە باشە یعنی تۆ زیرێکی ها؟ بەڵێ ئەڤین تۆ گۆرانی ێزانی؟ بەڵێ لە گۆرانێکی خۆشم بۆ بڵێ هەی هەی لەمبووکی منە وەکو من چەندە جوان و خێر بلا تۆ سەیری قژوە قژم لولە نادای دێناوە دەسرێ حەم بۆ لێداوە من لەگەر بوو بخانم هیلاک بوونیش نازان ناوی چییە؟ لاڤە چی؟ لاڤە لابەخان لابە من گوچ گۆڵم تۆی داڕێم؟ بەڵێ باشە لابە قژی زۆر جوانە قژی زەرد و خاوە گۆرانێکی بۆ بڵێم؟ گۆرانێکی بۆ بڵێم؟ قشقاڵی لێ و ئاڵی پرشێنگی نیگاکاو ئەی لابەخانەکەی سەرگۆڵە ناختێ ئاو خۆش و سەدمە؟ بەڵێ دەنگم خۆشە لابە بەڵێ ئەوە چییە داوناوە؟ ئەو بسکیتە بسکیتە؟ بەڵێ خۆشە ها؟ بەڵێ لە بەشم بە دی بەشم بە ئەو تۆزیان بۆ تۆ باشە هەمی ناخۆم ئەو تۆزیان تێرم خواردە زۆرم خواردەوە زۆر خۆش و تامەکەی لابە بەڵێ تۆ نوکتازانی ئەی گۆرانی لە گۆرانێکم بۆ بڵێ چەپکە گوڵی مامۆستا کاتێک بۆ پرسیار هەستا ساناتی دایە و باوە هەمجەم بفی ڕۆنادە زۆر سپاس زۆر سپاس ماچێکم بەرێ سپاس یەشە گۆرانی ئەوە زانێت چییە لانە؟ ئەوە چاکەتە ئەوە چاکەتە؟ ئەو خوراخوری مەڕ نییە؟ بە زانیە من زیرەکم لەوانەیە باشە دەگۆرانێکم بۆ بڵێ باشە وا دەستنی سەری ساوە بە بنوێ دیارە لە شارەوە دێتە خوات یاری دێنێ بۆ مناو منداڵ چوون بەرەو پیری بە رانی و بە شیری یەکی دیارێکی دانێ دڵیان خۆش بوو بەجارێ چۆنی؟ چاکی ناوت چییە؟ شانیار شانیار من گورجی گوڵم ئەبی دەهەرم تۆ؟ بەڵێ من تۆ لێسا هەڕێ شانیار بەڵێ ئەوە چییە لە گوێتە؟ ئەو بارەیە بوارەیە؟ بەڵێ ئەوە بۆچی من نەبیە؟ لێم جوانە ها؟ بەڵێ شانیار بەڵێ تۆ خۆشتی قسە بۆ من چییە؟ قسەیەکم ئەو کە با پێ بکەنم دێ دێ قسەیەکم بۆ بکە دێ ماچێکم بەرێ ماچم کە تۆش ناوت چییە؟ دەروون دەروون من و تۆ لێستا هاڕێ تۆ منە ناسیوانیە؟ بەڵێ من گورج و گۆڵم دەروون خەڵکی کوێ؟ خەڵکی چوارتام لە قوتابخانەی؟ بەڵێ لە چ قوتابخانەیەکی؟ چوارتە لە پۆلی چنی؟ دوو لە پۆلی دوای دەروون شتە سوودە چی بەسەرتەوە؟ قردێلەیە قردێلەیە؟ بەڵێ ئەو بۆچی هاتە لە قژێ؟ زۆر جوانە زۆر جوانە زانی جوانیشی پێوەیە ئەوە قژی چۆنی بەستێت تۆ؟
ئەوەی دوو بلکەیەوە نییە؟ باڵە زۆر جوانە مەقەشم ناوەستێت دەروون باڵە تۆ گۆرانی زانی باڵە دەپۆم بڵێ دێ گۆرانیش خۆشم بۆ بڵێ دەروون بەخاکەمان ڕازاوە ئای. هەموو کاتێ تێر ئاوە ئەها. شوێنی بابوو لە ڕەنگە هەنگە. ئەیگیڕە ڕەنگە ڕەنگە. هەنگی بەغنار و ژێنێ نینە. بابوو لە ناتۆرێنە دوێنێ. باخەوانێکم بۆ خۆم بۆ خۆ. ئەزمەتی لە ئەستەم بژی گوڵ بژی ماڵ مار و مێرو بۆ ناو سپاس زۆر سپاس بۆ تۆش ئەو چییە؟ محسین محسین بەڵێ من و تۆ هاورین باشە؟ بەڵێ باش خەڵکی کوێ محسین؟ چوارتا خەڵکی چوارتای لە پۆلی چنی؟ دوو لە قوتابخانەی چوارتا شوێنیە؟ بەڵێ هێنا چوارتا چی زۆرە؟ ژانەوە باڵندا وەکو چی؟ ماسا سوێلەکەوس من مامۆستا نیم پێشێکی داوای لەبر نەکەم من مامۆستانی من گورج و گۆڵم هاوڕێی تۆم بڵێ گورج و گۆڵ ئیرجوگۆ چی زۆرە دەی؟ باڵندا چی یادی؟ سوێلەکەوشێت چۆلەکە و شتەکانی کە چییە؟ سوێلەکە و داڵ و شێت باشە ئەی مریشتانەیە؟ بەڵێ مریشک چۆنە سەوتی؟ قاو 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 وایە ئەیزانی تۆ باشە تۆ زانی گۆرانێک بۆ بڵێ سە مریشک؟ نا بۆ بڵێم بەڵێ مریشکارە شامیوانە ماڵی دوو دەڵاکانە زۆر سپاس چە بڵێ چقایم بۆ لێ ئێبی دەستی داگری ئێبی دێ ئەو دەسانە داگدا دەسانە دەستە سەر شانی من دەستە سەر شانم خۆش ئێبی خەڵکی چوارتایی بەڵێ لە پۆلی چنی؟ دوو زۆر باشە ئێبی تۆ سێ گۆرانی زانی؟ بەڵێ دە پێنجم بۆ بڵێ دێ مناڵینا مناڵینا نا ڕۆزی خەندە کەنینا جەژنی ئینەی مناڵ وان لە خۆسترینی ڕۆژی ساڵ وان دەی مناڵان دەی مناڵان دادکان ئێو دادکان دیکەن با دەزمون ساڵتە و ساتوان باهان باهان لا 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 زۆر باشە چە بڵێ چقایم بۆ لێیە زۆر جوانی ئەڵی کەروێشکی ماچێکم بەرە دێ سپاس سەمیە چۆنی؟ باشی ناو چییە؟ دنیا دنیا من گورج و گۆڵم دنیا تۆ مەناسی ها؟ بەڵێ من تۆ هاوڕێ دنیا خەڵکی کوێی؟ چوارتا لە قوتابخانەی چوارتەوە نییە؟ بەڵێ لە پۆلی چنی؟ دوو زۆر باشە تۆ دەنگە خۆشە ها؟ بەڵێ ئەی نوکتە ئازانی؟ نەوەڵا دە گۆرانێکم بۆ بڵێ دێ گۆرانێکم بۆ بڵێ بۆ بڵێ من بەڵێ جا چی بۆ بڵێ مادی چی خۆشە بۆ بڵێم حەزی لە چییە هاورەی هەموو مناڵان گیرجوگۆڵە گیرجوگۆڵ سەفەر ئەکەو ئەگەڕێ بۆ شار و بۆ شارۆچکێ بۆ لادێ بۆ سەفەر و بۆ گەڕان تند و تۆڵە تند و تۆڵ چییە تۆ زانی چییە گورج و گۆڵ گورج و گۆڵ گورج و گۆڵ
خۆشە دەنگمە بەڵێ دێ تۆش گۆرانیەکەم بۆ بڵێ پەپولەی ڕەنگە و ڕەنگم گەلەی جوان و بێدەنگم لەسەر ڕێی باڵەکانم چەند جوانە خاڵەکانم پەپولەی ڕەنگە و ڕەنگم وەکو تۆ گەلەی جوان و بێدەنگم ئەیە لەسەر ڕووی باڵەکانم چەند جوانە خاڵەکانم زۆر سپاس زۆر سپاس بۆ تۆ ماچێکی مێرێ دی ماچی مەتێش سپاس ناو چییە؟ ئەڤین ئەڤین تۆ منە ناسی؟ بەڵێ تۆ هاوڕێم نی وانە؟ بەڵێ من گوێجی گوڵم گوێجی گوڵ خەڵکی کوێ ئەڤین؟ چوارتا لە پۆلیسێنی تۆ؟ سێ لە پۆلیسێ؟ بەڵێ ئەڤین ئەمە چییە لە بتە؟ نازانم چۆن؟ ختێلە نییە؟ ڕەنگی چییە؟ سوورە وا زۆر جوانە ئەی ئەم قەمسەڵەیە چییە؟ حیسابدە بەڵێ بۆیە لە بەرە کردووە تۆ حەزی لە بارانە یان لە بەفر؟ باران من حەزم لە تەرزێ ئەی تۆ گۆرانی زای بناوی تەرزەوە؟ نە ئەی بەفر؟ نە ئەی گۆرانی کاسایی؟ بەڵێ لە بۆم بڵێ هاورێ لام خۆشەویستە هاوڕێ یادی پێویستە هاورێ لام خۆشەویستە هاوڕێ یادی پێویستە هاوڕێ باش وەک برایە هەردەم پشت و بەدایە هاورێ باش وەک برایە هەردەم پشت و پەنایە لالا 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 منی هەورێکە ئاسیێ نابێم هەرو عەجوبی زێو بێ لەگەڵ کەسێ ناگەڕێم بێری شەڕەتی نێو بێ لالا 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 هاورێیاکم خۆشاوێ هێ من و لاسەر خۆ بێ هاوڕێیاکم خۆشاوێ هێ من و لاسەر خۆ بێ ژیکەڵە و پاک و خاوێ ئەبوو من. ژیکەڵە و پاک و خاوێ هەردا قەیسا خۆش و ڕازگۆ بێ قەیسا خۆش و ڕازگۆ بێ ها 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 هاورێیاکم خۆشاوێ ئێ هێمن ئێ و لاسەر خۆ منە خۆشی یانی تۆ ها منیش تۆم خۆشێ چونکە تۆ من و لەسەر خۆی سالێم بەڵێ ئەدێ پرسیارەکەم خۆ عیب نییە بەڵێ ئەو کڵاوە چی لەسەردا بەڵێ ناوی هەینی هاوی نییە بەڵێ جا خۆشتە هاوی ناتوە شتە بەهارەوە نییە بەڵێ چیا و دەشت و هەمی سەوز بووە خۆشە ها بەڵێ. تۆ حەزی لە بارە یان لە حەزی لە هاوینە بەهار ئافرین بولبولی تیا بەهاروانە تۆ سەوتی بولبول دەزانی هەدی نەخێر بۆ بکەم بەڵێ وانە بەڵێ ئەو کڵاوەکە لەسەرم زان لێم جوانە هەدی 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 قۆزمە زۆر قۆزم ئێستا جوانم وانە بەڵێ گۆرانی ئێسانی تۆیان نوکتە وەڵی چێ نازانم دە باشە کڵاو کۆک دە بیکەرە سەرێ زۆر سپاس رانیە وەرە لەگەڵمە ئەو هاوڕێ جوانچی لێ وەرە چۆنی چاکی ناو چییە؟ چرۆ چلۆ هەر لە چۆی گوڵجە چێزانی زۆر جوانی چلۆوە خەڵکی چێ؟ چوارتا لە پۆلیسی یان لە چواری؟ لە چوار زانیێمە وە من زیرەکم زیرە لە چواری وانە؟ بەڵێ چلۆوە؟ بەڵێ هەدی ئەو قەمسەڵەیە بۆچی لەبەرە کردووە؟ ئەمدنیا سەر سادەوە بارانە بارەیە بەڵێ باشە چلۆ؟ بەڵێ. تۆ گۆرانی زانی؟ بەڵێ یا گۆرانیش خۆشم بۆ بڵێ بەڵێ مناڵینا مناڵینا ڕۆژی خەندە و پێکەنینە دژنا دژنی ئێمەی مناڵان کە خۆشترینی ڕۆژی ساڵا دەی مناڵان دەی مناڵان بەیاگدان بەیاگدان بیکەنە باسم کەڵ باهات لا لیلا لیلا لا 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 لیلا لا 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 زۆر سپاس چۆنی؟ چاک ناچە؟
كرسي عزتي نعتيا كرسي عزتي كرسان من هنا من قلت قولم أبي تعرف والله أتوقع قرانك من ثاني بوم نايزاني بوبلم والله هوري همو من أعلان شيء قرجو قول سفر أكاو أجري بو شارو تكي بو لعدي بو سفر وبو قران تندو تول شيء قرجو قرجو قول واه وشي بس تجوان أنا تو كذي ليه والله زول باشا أنتوا قران ثاني والله ده ممليه والله بس جوزلا كان مجانين هم خير وخافانين وابو مين؟ وردي لو سكولانا ورد أتسناك بزيد بالي ديانا أنيشن وردي لانا منيش دانيان بودبن بدل خدمة ياندكن حتى وقو بيدكن دعائي الكم بودبن جوزلا كان مجانين زول سباس بعتكم بريا توش معتكم بريا شواني زاكي ناتيا شيراز شيراس والله من قلت قولم تبي تعرف والله من تولي ساعة هارين خلقي شو شيراس سوارتا زول باشا شيراس والله ما تشيل برتاح زاكتا تاخذ بانتو وانيا والله زول جوانا أي بو بوين باخنا بستوا والله تاكلونه ده باشا يعني هرسل ما نبي باشا لا والله زول تاقة هم صنم فيها يعني بدر ولا بريكي وانيا والله ده باشا شيراس والله. نكتة زاني والله نكتة إيش خوش سموكا كاو والله ينازل الناس يعني لا والله ده باشا شيراس أعمل تويا والله مسيا السورة وانيا والله أما جانتا وانيا والله السورة لقاطة قدسيا والله أما سيتك رتي وانيا والله زانيم ده يقول عن زانتو والله ده يقول عنك مبلغ لو برسة أقول له أنا بساني عادي ليه برسة بلا شيبلت دي بيلا دي بيلكروا أدي هاريان شيراسي من بابليا أخذ شو قرانية ها يلا دي بسلام عليها صلاوتان ليبي بريزان صلاوتان ليبي دوست باس بخيرات خوش ويستان صلاوتان ليبي سلام لخوش أنبر حماما دياريا برفندو مشقاريا وي عزيز بيش كشكا بإمي عزيز هاولوك وشيشا دوست باس تبلي شي ولين سباس ودو زينة تبي تعرف بله أبي تعرف مين ديارة تبني خوشي وانيا بله زانة مش تون خوشي ومن تو هارين خلقي شو زانة سوارتا شوارتا يعني چی؟ سوارتا يعني قندك لا مال فيكاتوا وای يعني شوارتا راسو وانيا وای تو ولا بودي شواري بله زور باشا هذه هنا اشتاقم بيناي بدياري لك لاكم هذرينا أو بسكيت خوشيش أو أخو منام خوالي نام بوتو باشا تو نكتة زاني لا والله أي قراني بله ده مملو دي تيبلنس هنا بله قراني يبلي با حلقة نتوزي باشا خينا قراني دروبه دروا قراني دروا هاتنا خواري سيبا يلا. أنا شبلا أنا هاتنا خواري سيبا أنا غير دستي بابا وخدايا وبولا وريتي يا ريتي يا كم ماسكين كمان مسكوتي قولا أقار بالوفي أنا كي وعشايات الزورة أي مينا
كشك من أبي أمينة بعوف زايوني وتعيشنا بوبينا وواشنا بوبينا تقرولا كوستي كبير نملك كذا سكبير محمد طال ساعة بدودة سكيرانا لكن كتير أخايا قال نفس قلايا اه والله ايه زرت شغله ايش قايم ولا اسمع بدو هذا طبعا انا بس كده خوي دو ايام بس دبيري شو استعمل ايش بيشكشم كده بهدي ابوي ها باش من كده الدنيا مخوشه هذه بله او هنا ابوي باخوانيا بله زوج عادي يقول صليب كده بعد يابي ابوي باخ كجوان انا شيء لك زوج يكتوز ابوي باخ كوتشاكا او ملاني كده سجادي داس خوش بوتشاكا توش ناوتي ها عسو هذه خوش ها بله هاورين وانيا بله منيش هاوريو بله او إلا سارق ما هاور ايوا سي تلفزيون كان بله سيدي فيلم كرتون كان بله استعلت شيء حسن حسن مش لك اي تو من حسن ده بنا قلت والله زور سباس قلت قول بلا ايش خوش وانيا بله سباس انا كان سباس بدوش قول انا ثاني وا بله هارس جام بيكو بله باشا حبيبتي والله دي ورا بناي تاس كان مدي يكتر يلا دي قول ايش خوش مولا وش ديو هذا مين دي يلا مراني يلا بوملي بيكو يلا يلا بيجو بيزار وي بيزار ولا. بيزار نسليماني أبو. ليش وكو خلقه بيزم كربو كناري أصبابو كرتيار بكت شروشي تعلم فراش كاتشر القزاري نعم بخوانا يزانا ولا سمع ايه ده بقى سوبر دي سيدي لي بيزار مي بيزار نسليماني ليش وكو خلقه بيزم كربو دولاري شروشي تعلم فراش كاتشر القزاري بره بقى نشوف بري. سيارم كير قاتشختكم بياك وديكا كجوله أبي شوش كلابي بارك نايبة من أبي لا يشبني وشارتي أنا قبتها محسون خير مزيجة العيشون خاتي إننا بالين وبيما ايه زور باش افرين زور سباس اي تقول عن ثاني لا ايه ده باش زور سباس ايه شو اني تاكي ناوتيا شارو شارو بالي تو ريمني وانيا بالي خاقي شوي سليماني ايه سألت شوي شارتا لا قطع قاين شوارتي وانيا بالي لبوليسيني بينت زور باشا شارو بالي. شي لملتا و لزكي ايه بوك بتعمليه بوي سرمام نبي ويقول قنيش وانيا بالي من مليش مديارك هتقول قمنا عايشة زين بوتي بوتي هم جام توكا ها تودسي لي نرمنيا با زوجن وخوشة هنا بتابتي وعندوس كده چۆنی ناوتيا بارام بارم بەڵێ شو من ناسي ها بەڵێ من قلت شو قالم بارم شاورمني بەڵێ زور باشا كاكي شوي چوارتا شوارتا زور باشا اي لبوليسيني پێنج لقطة قاين شوارتا وانيا بەڵێ زور باشا توقسي خوش ثاني بەڵێ بجوز كمالي ما تصير قراني أي نكتة بەڵێ جدي ڕۆژێکیان فیلێ نەخۆشە بێ ئەچێ بۆ خەسەخانە بدا مێرولێ بە دوایە ڕاکە هاوڕەکان پێڵەوە بۆ شوێکی هەڵێ وەڵاچم بتڵێ خوێنی ئێمێ بەڵێ ئەوە منیش بۆ خێنە ما بەهەڕێکم ئەزای چێ بوو کێ بوو هین بوو ئێستا ئێ باشە دەست ئەوە هاوڕێ بە ئەی باش زۆر سپاس بێتەوە شان نییە
زۆر سپاس خواحافیزی بێ چێنی چاکی ناو چییە؟ هێسوو هەلا هێسووشە چیە زانی؟ هەلا هێسوەترێتی گویانێکی بۆ بڵم لە هێسوو هێسواترێ چاوڕەشی چاوڕاشی هەمیشە ئاڵوگەشی دەنگ خۆش وانە؟ بەڵێ هێشوو بەڵێ ئەمانە چییە؟ ئەوانە چەتێن چەتێر کامیانی تۆیە؟ مۆرەکانی منە وەرەکات یادی بێنە بێنە بزان جوانە ئادێ گۆرانی زەی بنای چەترەوە تۆ؟ ناوەڵە دە باشە قەی ناکە ئادێری بیکەرەوە بەرزکەرەوە باباران لێمان نەیە ئادێ ئێستاوە باشە ئەزای بارانیشی بەخوڕە بارێ بارانە بارێوانە؟ بەڵێ کورە بارانی چی پۆلە لە دەرەوە بارێوە نییە؟ وایە چۆنی؟ خێر بێ ناو چییە؟ بەڵا ناو شیرازە شیراز بەڵێ شیراز تۆ نەناسی؟ بەڵێ من ناوم چییە؟ ناو گورجی گۆڵ ئەسایی بۆ ناو گورجی گۆڵ وە لەوەریکە زۆر گورجی گۆڵم بەڵێ وەڵا وایە ئەوە تا هاتووم بۆ لایەوە من بە هاوڕێتە توێ تاوەڕما؟ بەڵێ دە باشە من تۆ لێ ساوەڕین باشە؟ بەڵێ باش شیراز بەڵێ تۆ حەزی لە کەوەیان لە خەو؟ وەڵا حەزم لەخەوە بۆچی؟ وەڵای لەبەرەوەی ئیسراحە دەکەین ئەی کەو وەڵای حەزم لێ نییە ئەزاین کەو چۆنە سەوتی؟ بەڵێ ئادێ ئەوە هاوڕێکن باشە تۆ گۆرانی زانیان هۆداوەیان حکایە وەڵا نوکتەیەکە زانم نوکتە بەڵێ زۆر باشە لە بیر چێتە دەی بۆم بڵێ ڕۆژێ لە ڕۆژانە بێ فیلێکە بێ لەو پیلە دایکێکی بۆ بازار دایکی؟ بەڵێ وا مێروورەکەش یەتەوە فیلەکە بە مێروورەکەڵێ وەرە بە قوربانە وەرە پێشەوە با داکەم چاو نەکەوە ڕای تر مێروورەکەش ئەچێتە پێشەوە وازانی مێروورەکە مەگە گەورەیە داکی چای ناکە شاردیەوە زای لەکوێ بوو؟ تۆ نەبی لە گیرفانی مێروورەکەیا بوو بینێ من خۆ لێ بوو زۆر سپاس شانی نییە خەڵێر هاوریان ئەزانەمە چییە؟ من نازانم چی زانێ؟ منی تۆی زانی؟ بەڵێ چۆنی؟ چاکی ناو چییە؟ چیا چییە؟ بەڵێ خەڵکی کوێی؟ چوارتە خەڵکی چوارتە لە پۆلی چەنی؟ شەشەم لە قوتابخانەی چوارتە سەرتیانی؟ بەڵێ توێسێ باسییان بۆ بکە ئەمە چییە؟ ئەمە کووری سەر زەویە ئەم دەریا و وشکانی لەسەر دیاری کراوە خەری و بیشی خەمەزایی خۆشە بۆ یاری چییە؟ بەڵێ چیاکان لە کوێن؟ چیاکان لە بەشی باکوورەوەن زۆر باشە نازانی چوارتاکێتە کوێوە؟ دەکەوێتە بەشی باکوورەوەنە لە کوێیانی لە کوێ دیدی؟ ئەکەوێتە ئەم بەشانەوە ئەوە نییە؟ بەڵێ منەی بینێ ئەوە توی لە ناوە بە زۆر بچکۆ لە دیاری منەوە بینێم وایە ژیە چییە؟ بەڵێ گۆرانی زانی؟ بەڵێ گۆرانێکم بۆ بڵێ هاتم لە لای هاتنە لای ئەو لای هاتنە خوارێ سێبەسێ هەلا و خەچێ و بەسێ حەزم لە حەلا کردە ناوێرم دەستی بەبێ بۆ خوددایە بۆ هەورە بە ڕیشی مامە گەورە دێنێک لە بارمیکۆتی گەورە ئەگەر باوە پێ نەکەن ئێستا ساعدم زۆرە زۆر سپاس چەقڵی چقانی بەلێ ماچێکی نیشکە زۆر سپاس شانی نییە چۆنی؟ چۆنی ناو چییە؟ مەریوان مەریوان بەڵێ تۆ منە ناسی؟ بەڵێ من ناوم چییە؟ ناو گرجی گۆڵە ناوەکەم خۆشە؟ بەڵێ بەزەوی تۆ خۆشتە خەڵکی چوارتێ تۆ؟ بەڵێ لە پۆلی چەنی؟ لە پۆلی شەشەمی سەرەتاییم زۆر باشە تۆ سیریشی من کە ئاوای جوانە مەریوان بەڵێ تۆ نوکتە ئەزانی؟ بەڵێ نوکتێکی خۆشمان بۆ بکە ڕۆژێکە بێ قوتابیەکە بێ قوتابی مەکتەب دەرناچێ تۆ دەرەچی وایە ئەوێ خۆی بکوژێ خۆی بکوژێ چێتانەکە یەکێنێ هەرە چێتە سەری خۆی هەڵەیاتە خوارەوانێ ئیتر کابرایە بەلای تێپەڕە کابراایەکی پیرڵێ ئەوە بۆچی واقعی ڕۆڵە جان ئەڵێ ئەمەوێ خۆ بکوژم دەرنەچوو ئەڵێ دە تۆ بچۆرە سەر حەسیم ساڵح و
خۆ لەرە خوارەوە ئەڵێ بۆچی خاڵە بە کوشتم نایە زۆر خۆش وایە تۆ وانێکی باشە تۆ زیرەکی تۆ دەرەچیت زۆر سپاس ئێژە من گونج گوڵم ئێشە ئەزانم ئەزانی بەڵێ باشە ئێژە تۆ دەچی دانێدایە تۆ خەڵکی چوارتیان نییە نەخێر ئەی خەڵکی سلێمانی ئێستا لە چوارتیای بەڵێ لە پۆلی چەنی شەشەمی سەرتایی باشە زۆر باشە هێژە ئەوە چییە ئەو جافە دێرە بمەرێ بیکە بەهینە بە یەخەمە بزانم جوانێت لێم هەدی هەدی سیرکە کە جوانە وان نییە جوان من شتم زۆر لێ جوانە هێژە گۆرانی زانی بەڵێ گۆرانێکم بۆ بڵێ قوربانیگەی نیوەی شەوێ وتی دایاشن ماوێ دایی گوتی سەرێشین کە ژنی گرۆ بەو ناتاوێ منشن ماوێ عیب نییە خۆشم ئاوێ دایکم هاڵێ ژنم ئاهێنا شن میکرۆ بەو ناتاوێ زۆر سپاس جابەکەشە گرۆ بخۆ سپاس ماچێکشم بەرێ لێ تۆش ماچم بکە زۆر سپاس بەختیار تۆ نوکتە ئازیان گۆرانی وەڵا هەردووشە عەدیدا دووچانێ بۆ بکە بەڵێ باش جارێکیان کابراگە بێ نەخۆشە بێ پێویستی بە خوێنە بێ خوێنی بزنی تێکەن دوایی کە چاکە بێت وەڵەن چۆنی ئەڵێ باشێم ئێستا تێمە بزن وەخۆ من چێنی وانە ئەیدە گۆرانەکەشم بۆ بڵێ بۆ دەوای دەردەکەم ڕێزان يلا. دەنگێ بۆ چێترازان بابەری. بە حاول و قەیتان دوای ئەوەش دەیکەمەوە ئەیکەم بە ناڵی ژێنان تۆ بیکەڕا جووتێ بۆ پەرە چاو جوان جووتێ بۆ پەرە چاو جوان چۆنی چاکی ناو چییە شاتی شادی من گورج و گۆڵم تۆ بیتە هەورێم بەڵێ دەزوە باشە شادی خەڵکی کوێی خەڵکی چوارتان باشە لە پۆلی چنی بۆلی شەش سەرتای باشە زۆر باشە شادی تۆ نوکتە ئازایان گۆرانی نوکتازان دە نوکتەی خۆشمان بۆ بکە داریکان دوو تەلەبە زۆر هارە بوون لە دەرسی جوگرافیا جوگرافیا. ئەڵێ ئەم جارە قسە بکەن یەکێکتانەخەمە دیسلەوە یەکێکتانەخەمە فراتەوە دوو تەلەبەیان هەڵە ئەڵێ جاقی چێکەمە ساڵ لە شەتڵ عەرەبیەکە گرین پێ بکەنە دیتەش پێ بکەنە زۆر سپاس زۆر سپاس نوکتەکانیان خۆشە زانی گورج و گۆڵجان مناڵانی سوارتا مناڵانێکی ئاقڵ و زیرەک و پاک و خاوێن و گورج و گۆڵن وەکو تۆ زۆر سپاس حەزیشیان لە سیرکردنی تەلەڤیزۆنە حەزیان لە خوێندنەوەیە حەزیان لە گۆرانی و شێعر و لە دەرس خوێندنیشە بە هەمان شێوە زۆر باشە تۆ مناڵی هەیە بەڵێ دوو کوڕی پسکۆلم هەیە ئەمە یەکێکانە هادی ئەمە توی ساسۆت مامەسا شانی نییە چۆنی بەخێر بێدی قسەی لەگەڵ بکە چۆنی دەبڵێ بەخێر بێدی ناچێت بەرێ چۆنی گورج و گۆڵ چییە ماندوو نەبی نانە مادوو نابم هاوڕێ جوانشی لەمە بێ من قەت مادوو نابم جوان سەیری من کە سەیری من کە باش جوانم تەرتیبی جوان خۆش تۆ خۆش توە دیارە بەس قژت شانەکە ئەو جێرەگاتی باشە باش ئەو دارە زۆر مهم بوو ها 950 ساڵ لە چوارتە لە چوارتە زۆر گەورە بۆ زانی ئارێ وەڵا ئەی باشە دوای بڕۆین بۆ کوێ چیم بۆ چی باشە بە تەمای ڕۆشتنین ڕێن مناڵشتی لێ بوو ئێوێ مناڵی جوانی لێ ئێرەش لێتی ها سیرکە ئێرەش لێتی باشە دەی گورج و گۆڵ با بڕۆین درەنگ نەبێ دەمێکە لێرەین ها برین دە باشە خوابیزمی بکەین تۆ بڕۆ من کەمێکی تر سەیری چوارتە کەم زۆر حەزم لە جێوە باشە من بە خوابیزمیان لەگەڵاکەم هاوڕێیان
بەڵێ تا بەرنامەیەکی کە خواتان لەگەڵ تا گەشتێکی باشە سەر چاوم گورجوگۆ خواحافیز. خێرچی چوارتە هاوڕێی هەموو مناڵان گورجوگۆڵە گورجوگۆ هاوڕێی هەموو مناڵان گورجوگۆڵ سەفەر ئەکاو ئەگەڕێ بۆ شار و بۆ شارۆچکەو بۆ لادێ بۆ سەفەری و بۆ گەڕان تونند و تۆڵە تونند و تۆڵ چێ بۆ سەفەری و بۆ گەڕان تونند و تۆڵە تونند و تۆڵ گورجوگۆڵ 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 گورجوگۆڵ